دەوترێ منداڵ بوونەوەرێکی پڕ و زە و خۆشەویستیە، دنیایەکە پڕ لە جوانی و دنیایەکی پڕ لە خەنجەیە. دەوترێت منداڵ هەر لە سەرەتای لەدایکبوونیەوە چاوەڕێی دەستی دایک و باوکێتی. بەڵام ئەمڕۆ بەرنامەی میوانی تۆین لەگەڵ دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی دەچینە ماڵە هەژارێک کە دوورن لەو نازی باوکایەتی و دایکایەتی و ژیانێکی ئاسوودە. پێکەوە من و دکتۆر هەڤاڵ گوێ لە خەمی ئەو ماڵە دەگرین. دکتۆر هەڤاڵ سوپاس دەکەم کە لە بەرنامەی میوانی تۆین بەشداریت. دەمێ و پرسیارەت لێ بکەم هەست بە چی دەکەی کە تۆ ئەمڕۆ دەچیتە ماڵە هەژارێک و دەچیتە لای دایکێک کە خاوەنی سێ منداڵە، دایکایەتی کات و باوکایەتیش ئەکات و لە دۆخێکی خراپدان. ئەتوانم بڵێم ئێمە ڕۆژانە ئەمە کارمانە. پێش ئەوەی کە ئیسابینە ئێرە ئێمە 5-6 خێزانی ترمان خۆمان بەسەر کردوێتەوە. ڕۆژانە لەگەڵ خەڵکو و لەگەڵ خەمەکانیانە ئەژین. بەڕاستی پێویستمان بەوەیە کە ئەوەی پێوتێ ئارامی دەرونی و ئاشتی کۆمەڵایەتی و ئاسایشی خێزان و کۆمەلگا دروستکەینەوە، چکە بەڕاستی بارودۆخی ئەم ساڵانەی دوایی بارودۆخێکی زۆر نالەبار بوون کە ئێمە زوو هاوارمان کرد لێکەوتەی کۆمەڵایەتی زۆر خراپی لەیەکەوێتەوە. یعنی کوردەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە کە کاسەی ماڵ هیچی تیا نامێنێ، ئاشتی نامێنێ، ئاسایش نامێنێ، ئارامی نامێنێ، سەقامگیری نامێنێ، وەکو کە خێزانەکانیش ئارامیان تیا نەما ئاسایشی گشتیش ئەشێوێ، کۆڵانەکان ئەشێوێن، ژیانی گشتی ئەشێوێ، حکومڕانی ئەشێوێ. بۆ ئێستا من بەدڵنیاییەوە ئاگام لە چیرۆکی زۆرێک لەم خۆشەویستانە هەیە. تەمەناکەم ئێمە لە حکومەت هێرێمی کوردستان لە ئاسی دەوڵەتداری بتوانین دامەزراوەی وامان هەبێت کە بتوانێ بەهانای ئەم خێزانانەوە بێ و یاسایەک هەبێ بۆ چارەسەرکردنی. دووهەمیان کۆمەلگا خۆشی دەستپێشخەری هەبێ، خێزانەکان دەستپێشخەریانە بێ تەنیا بیر لە خۆیان نەکەنەوە. پیا و ژنێک کە ناتوانن مناڵ پەروەردە بکەن بەڕاستی گوناحیانەکان مناڵ دروست دەکەن. ئەبێ زۆر بە ورشیاریەوە ئەوە بکەن، چکە دوایی گوناحی و مناڵانە چیە بچێتە ناو ململانەیەکەوە کە ئەو بەشێک نییە لەو، بەڵام هەموو قوربانیەکە و کارە سادباریەکە بەسەر ئەوە ئەشکێتەوە. تەمەنا ئەەکەم ئەو دایک و باوکانە بە ڕۆحێکی گەورەتر، بە لێبوردەیەکی زیاتر، بە خۆشویستنی ئینسانیانە کە ئەمە پارچەیەکە لە جەرجی خۆیان مامەڵە لەگەڵ و خۆشەویستانەیە بکەن. دەست خۆش کاتە پێکەوە با بچین گوێ لە بەسەرهاتی ئەو خانوە بگرین. جارێکی دیکە سڵاوتان لەبێت. ئێمە ئێستا لەگەڵ دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی لە ماڵی یەکێکی لەو خاتوونانی کە هەژاری بەرۆکی گرتووە و ژیانێکی پڕ ئازار دەچێژێت لە بەهۆی نەتوانینی دابینکردنی پێداویستیەکان بۆ خۆی و سێ منداڵەکەی. خاتونگیان سوپاس دەکەم کە ڕێگەت بە ئێمەدا ئێمە بەشێک بین بۆ گوێگرتن لەو خەم و ئازارەی تۆ. دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم تۆ تەمەنە چەندە و چەند ساڵە لەم دۆخی ئێستادا دەژیت؟ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم بە خێراتنی کار دکتۆریشەکەم ئەرێکتان کێشاوە. من تەمەنم 25 ساڵە، نزیکەی ساڵێکیشە بێ لەم بارودۆخەی ئێستاە. باشە، ژیانی تۆ ڕۆژانە چۆن دەگوزارێت؟ باوکی منداڵەکانت لە ژیاندا ماوە یاخود چیرۆکێکی تر لە پشتی ئەمەوەیە و خاوەنی چەند منداڵیت؟ باوکی مناڵەکانم لە ژیانە ماوە، بەس ئیتر من و مناڵەکانم لێرە و لە یەک هۆدەیە، ئەم هۆدەیە بە تەنیا ئەژین و باری گوزەرانمان زۆر ناخۆشە و هیچ بژێوێکیشمان نییە کە بڵێم خۆم و مناڵەکانم پێ ئەژین و هیچ موچەیەکی ماگانەشمان نییە تا بڵێن پێ ئەژین، هیچ بژێویەکمان نییە بەڕاستی. واتە ماوەی چەند ساڵە تۆ لە هاوسەرەکەت جیابوویتەوە؟ یەکی ساڵێکە پێ جیابوومەتەوە. هۆکاری جیابوونەوەکە تەنها نەگونجاندنی خۆتان بوو؟ نەگونجاندن و قورسی بارودۆخی ژیان و ئیتر بەڕاستی من 10 ساڵ نزیکی 10 ساڵ لەگەڵ هاوسەرما ژیام و بارودۆخم زۆر ناخۆش بوو، هەم لەلایەنی دەرونیە و هەم لەلایەنی جەستەیی شەوتون و تیژی زۆرم بەرامبەر کرا و ئێستاش خۆم و مناڵەکان کە ئێستا لەم بارودۆخەیەین، یعنی ئەمەم زۆر پێ باشترە لەوەی لەگە کەسێکا بژیم کە یعنی خراپ بێت، زۆر خراپ بوو بەڕاستی. ژیانی تۆ ئێستا تۆ لە دۆخێکدای کە ناتوانیت پێداویستیەکی سەرەتایی بۆ مناڵەکانە دابین بکەیت. بۆ
هەوڵی ئەوەت نەداوە کە تۆ کارێک بکەی لە کاتێکا تۆ تەمەنە تەنها 25 ساڵە هەوڵی ئەو ماوە کار بکەم بزنم زانانی و مناڵەکانم کوێدانێ من مناڵەکانم زۆر بچووکن ناتوانم کار بکەم بکەم بەڵێ ئەیان بینێ بە زۆر نا بەکەمی لە ڕووی دادگاوە هیچ شکاتێک لە هاوسەرەکەت کردووە بەوەی کە مەسرەفی مناڵەکانە ناکایان هیچ نەبێت بەو حەقی کە پێت دراوە لە دادگایە کە بتوانرێت تۆ ئەم مناڵە لەلایەن هاوسەرەکەتەوە بەخێو بکرێواتە بۆ لە دادگا هیچ شتێکی بۆ ئەم بابەتە نەکردووە کە موچێکی کەمیش بێت تەرخان کرێ بۆ مناڵەکانێکە و حەقی خۆیانە لە ڕووی دادگاوە من یعنی بڵین ئەوە نابێ بە تەواوەتی لێ جیابوومەتەوانێ ئینشەڵا هەوڵیشی بۆ ئێمە بزانم شتێکمان بۆ بکە بەس ئەوەی بزانم ئەو ئیمکاناتی ئەوە نیە بتوانێت مناڵەکانی ژیانی مناڵەکانی بە تەواوەتی بەڕێوە بەرێت و بەخەویان کە هەر جارانیش نەئێتوانی ئێستاشی لەسەر بە ئێستش ناتوانێت و ئێستا بارودۆخی مناڵەکانم ئەوە ناخۆشە ئەوە نەگونجاوە یعنی باوەڕکە ناتوانم دەستێک جلیان بەدڵی خۆیان بۆ بکەم یعنی ناتوانم کە لە ئابەیە چییە ینی بەدڵی خۆیان بۆیان بکەم داوا هیچ یەکم لە یەکەن ئەڵێم ئینشەڵڵا هەرە بێ بڵێم ئینشەڵڵا قەت ناتوانم شتێکم بۆ نەکردوون لە ڕووی دایکایەتیەوانێ ینی ئەو پێداویستیانەی ژیانیان من هیچ شتێکم بۆ دابین نەکردوم بەس ئەوەی لەگەم ناژین و تاوەگینە نەمتوانین هیچ شتێکیان بۆ بکەم خۆ ئاگای لێیە دکتۆر دایکێک کە نەتوانێت هیچ پێداویستێکی سەرەتایی بۆ منداڵەکانی دابین بکات ئەم دۆخێم دایکەی تایە ئەکرێت چی هەنگاوە بنرێ بۆ ئەم دایکە لەوانەیە چەندین دایکی تریش بەم شێوازە بێ نەتوانێت قاتێکی بەسی جلوبەرگێکی ئاسایی بکرێت بۆ منداڵەکانی ئومێدەکەم پەرلەمانی کوردستان لەسەر ئەم بابەتە یاسایەک دەربکە کە بتوانێت خێزان پارێزێەوە چترێک چوارچێوەیەک بۆ پاراستنی خێزان بە تایبەتی ئەم خێزانانە بە یاساڕێک بخات چکە هەر شتێ بە یاساڕێک نەخرا چکەوتە چوارچێوەی دەست پێشخەری تاکە کەسیەوە بەردەوام نابێ و گشتگیر نابێ و هیوادارم حکوومەتی یاریمی کوردستان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەم بابەتانە بە هێند وەربگرن و بیرێک لەم خێزانانە بکەنەوە ئێمەشانی ڕێخاوەنی و دەوڵەتی و ناخۆیەکانی این کە بەدەم ئەم خۆشەویستانەوە بن هەداران و سامانداران و خەڵکی بەخشندەی ئەم وڵاتەی ئێمە زۆرن قسووریان نەکردووە من هیوادارم بتوانن لە دوزینەوەی دەرفەتی کارکردنەوە کە ئەم لە ماڵەوە خۆی بتوانێت بژێوی خۆی دابینکە اینجا خۆی فێری خەیاتیەکە فێری ئیشی دەستەکە فێری چنینەکە فێری دروستکردنی خۆراکی خۆماڵیەکە من لێرەوە بەڵێنیە ئێمێ هەر شتێک لەوانە کە ئەو لە بەرەوەی ناتوانێت مناڵەکانی بەجێ بێڵێ لە چوارچێوەی ئەم ژوورەی خۆیان هەر شتێکە بێ بە سەرچاوی بژێوی بۆ ئەو ئێمە پشتیوانیەکەین وە تێچووی هەموو ئەو شتانە ئەگرینە ئەستۆکە بێ بە سەرچاوی داهات بۆ خۆی ئەتوانین ئێمە بەو توانایی هەمانە ناوە هاوکاری ئەم خێزانانە بکەین بەڵام بەڕاستی زۆربوونی ئەم ژمارانەوە بارودۆخانەیە زۆر سەختن ئەمەژە گەڕێتەوە بەڕاستیە بێ خێزانەکان تێبگەن لەوەی کچی خۆیان نەکەن بە قوربانی کوڕی خەڵک و ئەو ژیانی کە دروستیەکەنەوە بەرپرسیارانە پشنە ناوی چکە دوجار ناکرێتەوە ژیانێکی درێژ بەسەر تاکە کەسێکا بەجێ بێڵی و داوای هەموو ئەو بەرهەم و سێبەر و بەخشەشی لێ بکەیت بۆ خێزانەکەی و بۆ مناڵەکانی بۆ کۆمەلگاکەی و بۆ مێردی و بۆ ماڵی باوکی بۆ ماڵی خەزووری هەی بێ لە کاتێکا کەس چاوێکی بەزەی بە ئەو بارودۆخەیانەیەتەوە بۆیە ئەمە بەرپرسیارەتێکی تاکە کەسیە بەرپرسیارەتی خێزانیە بەرپرسیارەتی کۆمەلگایە بەرپرسیارەتی حکوومەتەوە بەرپرسیارەتی ئێمەیە و بەرپرسیارەتی خێرەومەندان و کەرتی تایبەت و ڕێکخراوەکانیشە کە ئەم بارودۆخانە بەڕاستیە بێ چارەسەر بکەین. دەستخۆش خاتون ڕەنگە ژیان ئەو ئاهەنگە نەبێت کە ئێمەی بۆ بانکێش کراوین بەڵام ئەوەی گرنگە پێویست ئێمە سوود لە هەموو ساتەکانی وەربگرین. دکتۆر هەڤاڵ باسی لەو کرد کە تۆ دەتوانیت لەم ژوورەدا کاری چنین یاخود خەیاتی ئەنجام بگەێنیت ئەو تێچۆکەی هەمووی ئەخاتە ئەستۆی خۆی هیچ کێشەیەکت هەیە تۆ لەم بابەتەدا؟ کێشەم هەیە من هەردوو چاومێکی یەک دەرەجە ئابینێ هەردوو چایشم ئاویست بیتە ئەو شتانە بۆ من ینی ناتوانم ئەو شتانە بکەم و تەنان بینینی سێریکردنی موبایلیشی لە قەدەغ کردوم دکتۆر ئەڵە نابێت تەنان سێری موبایلیش بکەیت ئەو ئیشانە ژووردەکاریە بۆ من نابێت تەنانەت چاوم شمولی ئەوە ناکا بڵێم ئەچم لێزەریشی لێ ئێم و چاکە بێتەوانێ ناتوانم ئەو ئیشانە بکەم چکە بەڕاستی ئەو ئیشانە وردن چاوم زەبری بەرکەوتووە بەڵێ یەکی زیاد لە سێ جار هەر چاوێکم زەبری بەرکەوتووە هەر چاوێکشم یەک دەرەجە ئەبینێت و هەردوو چایشم ئاویست بیتێ. بۆچی زەبری بەرکەوتووە؟
وڵی ترەوە لەلایەن بڵێن مێردی کە لێ جیابوومەوە لایەن مێردەکەمەوە چەند جارێک بە قەستی هەر ئەوە لێ یاوم کە بمکوژێت دیتە خواکەنەی کوشتوم و ماوم لەوانێ لەبەر مناڵەکانم بێن مناڵەکانم بەدایک نەبن خواوی سبێتی مناڵەکانم بەدایک نەبن بەس دەبەر ئەوەیە کەس و کارەکەت یاخود دراوسەکانە تا چەندێک هاوکارتن لە دابینکردنی بژێوی ژیانی خۆت و منداڵەکانە والله تا حدێ بە بەڕاستی تا حدێ باش بوون لەخوا بەزیابی تر ئەوەی پێیان کرێ کراوە و ئیتر کەس و کارەکەشم ئەوە نیە بڵم هەمویان هەبوون و کەسی وا هەبوون مانتیانێ بڵم ئەتوان دەستی من بگرن و لەم بارودۆخە قورسە نەجاتم بن بەڕاستی بارودۆخ ئێستا بۆ ژنێکی گەنج و بۆ سێ مناڵ لەم ڕۆژگارەیە کە نەتوانی تەنانەت بەسیترین پێداویستی ژیانیان بۆ دابینکەی قورسە مناڵەکانم هەردا هەر هەموو دقەیە ینی داوای هەرچێکم لێکەن ئەڵم ئیشەڵڵا خوا گەورەیە ئیتر ئومێدمان بەخوا هەیە و خوای گەورە ئیشەڵڵا لەم بارودۆخ و زروفە دەرمان بێنێت و ئیشەڵڵا مۆزع باشکات دکتۆر هەڤاڵ وەک گوێبیستی بووی بازەوە دەکات کەم بەهۆیەوەی کە زەبرێکی دەرونی بەرکەوتووە یاخود زەبری جەستەیشی بەرکەوتووە لەلایەن هاوسەرەکەیەوە ئەو ناتوانێت وەکو هەر ئافرەتێکی تر لە ماڵەکەی خۆی داکاری چنین بکە یاخود خەیاتی بکات دەکرێم ئافرەتە بە چ شێوازێکی تر کار بکات ئایا دەکرێت هەر لە بۆ نمونە تۆ یاخود پەرلەمانتارە یان سەرمایەدارێ بەم جۆرە هاوکاری ئەم خێزانە بکەن بەڵام ئەمە یەک جارە و ئەڕوا ئەی دواتر ئەم مناڵانە بەپێی گەورەبوونیان داواکاریان زیاتر ئەبێت خواستیان بۆ بابەتەکانی دیکە زیاتر ئەکات ینی لەگەڵ هاوتەمەنەکانی خۆیان هەست بە و جیاوازێ دەکەن چی دەکرێت بۆ ئەم مناڵە یاخود بۆ ئەم دایکە ڕێگە ڕاستەکە ئەوەیە کە ئەبێ ڕێشکەی ژیان بدۆزینەوە سروشتی ژیان واهەیە نابێ ناومێد بین ئەگەر سەیری باڵندەکان بکەی هێشتا خۆر هەڵ نەهاتوە تا ئاوا بێ بە دوای دەنکە گەرمێن کە ئەگەڕێن هێلانەش دروست دەکەن ژیانیش دروست دەکەن ژیان تێکۆشانە ژیان مجاهدەکردنە بەڵام بۆ بخوشکە بە ڕێزەی من تا و کاتێک کە شەر نییە خەیاتی بکە یا شتێک کە پێویستی بەوە بێ کە چاوی تیامان دوو بکە من هانی ئەم بۆی کە ئیشێ بکات کە پشت بەخۆی بەستێ تا و کاتی ئەوەشەکە من ئامادەم لە موچەکەی خۆم بانگانە موچەیەکی بۆ ببڕمەوە تا ئەکەونە سەرپەی خۆیان تا ئەوەی من دڵنیایەکەمەوە کەس تا سەر نە لە خۆشییا بێ هیچ کەسێکیش تا سەر لە ناخۆشییان نابێ ئەمانە پەیوەندی بەکاتەوە هەیە خۆیان گەیە لەسەرەوە هەمومان ئەبینێ نابێ ناومێت بین وابزانین ئەگەر مێردیا خزم یا کەس و کاریا هاوڕێ لی نەپرسینەوە ئێمە تەنیانین پشت بەخوا ببەستین من دڵنیام لەوەی کە خوا لە هەموو دەسەڵاتێک دەسەڵاتدارترە بۆی بێ بەهانای ئەم خۆشەویستانەوە وێ من لە ئیستایە ئەوەی کە بەخۆمەکرێت درێغی ناکەم و ئومێدەکەم ئەمیش دەست پێشخەری ئەوە بکە چم ناڵەکانی فێری ئەوە بکات کە چۆن بەرەو ئیش و پشت بەخۆ بەستن بڕۆن چخۆشی پشتی بەخۆی ببەستێ لە خەموو مەینەتیان نەمێنێتەوە بارێکی گرانە مرۆڤ ئەبێت ئەوە بکە گەرێمە سەیری ئەنفال بکەین سەیری کارەساتی هەڵەبجە بکەین سەیری ئەو دۆخانە بکەین بەسەر کورداتون زۆر بەمان من خۆم بەڕاستی باوکی شمودایکیشم هەروە گەورە کراون باوکم هەموو بەرپرسیارەتی خێزانێکی حەوکەسی کەوتۆتە ئەستۆ تا گەورەی کردوون باوکی دایکم لە 63ەوە بە تۆپی زەعیم ستیق شەهید بۆ و ننکم بە هەتیوی هەمویانی گەورە کردووە یعنی ئەمە دۆخێک نییە تەنیا کورد هەر خۆی وا بۆ ینی خێزانێ بگرێتەوە بەڵام ناخۆشیەکە لەوایە کە تۆ بەهۆی تێکچوونی شیرازەی کۆمەڵایەتیەوە نەک بەهۆی بارودۆخی سیاسی و نەهامەتیەوە تووشی دۆخێکی وابی ناخۆشیەکە لەوایە لە نزیکترین کەستەوە تۆ ئازارت پێ بگا و ستەمە لێ بکرێ ئێمە ئەوەی پێمان بکرێ دڵنیایەکەمەوە لە خزمەت خاتون ئەو هەواڵێکی خۆشە کە دکتۆر هەڤاڵ ئەمەی بەتۆت دەمێ و پرسیارەت لێ بکەم بەر لەوەی کە من بەرنامە لەگەڵ بەڕێزت ئەنجام بین کاتە قسەت لەگەڵ منان کرد داوای ئەوەت کرد کە دکتۆر هەڤاڵ بێنمە ماڵەکەت کاتێکیش تم داواکەی قبول کردووە تۆ زۆر دڵخۆش بوویت هۆکارەکەی چی بوو چەند جار هەوڵی ئەوە دیا بوو کە بچیتە لای دکتۆر هەڤاڵ بیبینیت هەوڵی ئەوە ماوە بەس نەمتوانیوە پێی بکەم و بەڕاستی دەستخۆشی لێ ئەەکەم ئیشەڵڵا هەر تەمەند درێژ بێت و وەرسەرکەوتوو بێ ئیشەڵڵا تۆ بەس تەنها لەم ژوورایی ئەو گیر و گرفتانە چییە کە لەم ماڵی تۆە لە زستانە دەبێت کە ئێستا دەزانین ئیتر بەرەو ئەوە دەچین دنیا گەرم دەبێت ئایا لە چۆن ئەو ئازارت لەگەڵ منداڵەکان تا لە شەوانێکی زستاندا لێرەیە بەش کردووە ڕاستی ئەم جێگەی کەمنیتیان ئەم هۆدەیە ئەم زستانە ینی دوعامە کرد
هەموو خۆی گیان نەبارێت نەک لە بەرەوەی کە بین بێ دوعای خراپ بکەم لەبەری ئەو نێتە ژێرمان بەڕاستی لە هەر چواردای ماڵەکە و ئاویەتە ژێرمان ئەنجا فترێکی تر هاوینە ئەو سەقفە گەرم ئەبێ ئەم ژوورە وەک ینی ئەو نەگەرمە بێ زەرام ئیداریتیان ناکە هیچ فێنکەرەوەیەکیش نییە ئەنی بڵێ فێنیکیە کاتەوانێ لە ژیانی خۆتا کە دایکایەتی و باوکایەتیش ئێستا تۆم دایکی تۆم باوکیت تەمەند درێژ بیت چکە تۆ تەمەنێکی مناڵت هەیە دڵنیام لۆی کە سەرکەوتوو ئەبی ئەگەر هەوڵ بیت بەڵام وەکو دایکێک چی شتێک زۆر بە ئازارە لە ناختە کە ڕۆژانە مناڵەکان تەبینی والله هەر بینینێکیان بۆ من هەم مردنێکە یعنی ناخۆشە ینی قەی ناکەم من ئێستا لەجێی دایکیشیانم و لەجێی باوکیشیانم بەس کە نەتوانم هیچ جێگەیەکی ژیانیان هیچ نەهامەتیەکیان لە کۆڵکەمەوە هیچ قورسێکی ژیانیان لەسەر لابەرم کە بەسیترین شت یعنی خواردنێکیان بەدڵی خۆیان بۆ لێنێم کە جلێکیان بەدڵی خۆیان بۆ بکڕم کە نەتوانم شتیان بۆ بکەم بەڕاستی من هەر دەقەیەکم مردنێکە ئەوان قەت داوای شتێکیان کردووە تۆ نەتوانی بۆیان بکەیت کاتیان پێبەڕێ بکەیت بەڵام ئەوان لەو نەبوونیە تێنەگەن بەهۆی ئەوەی کە تەمەنەکانیان مناڵە من دوانیانم مناڵم بەس ینی کچێکم تەمەنی گەورەیە و لە هەموو شتێکی شتێ ئەگەن داوای چەند شتیشم لێ بکەم مناڵم هەر ئەڵم خوا گەورەیە ئیشەڵڵا و نەشم توانێ بۆیان بکەم بەسیترین شت ئەوەیە کە نەمتوانی تەنان بیان بەمە شاری یاریەک بیان بەمە شوێنە شتێکیان بۆ بکڕم قەت نەمتوانیەوە بیان بەم و قەتیش نەچوون مناڵەکانم تا ئێستا نەچوون دکتۆر هەڤاڵ ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە لە وڵاتێکین خاوەنی داهاتێکی باشین و بەڵام دایکێک نەتوانێت مناڵەکەی تەنها بباتە پارکێک بەڕاستی ئەمە لێبڕانیەوێ من داوا لەم خوشکەمەکەم ئەوەنە لەلاوم خەوا نەمێنێتەوە چکە خۆ هەموو پارکانی ئێمە بە پارە نین ئەو پارانەی هەن بۆ شوێنانشی هەن ئەوەنە گران نین بەڵام بەڕاستی ئەبێ دابڕان هەبێ لەو ڕابردووە ئەبێ ئەم چاوی لە ئایندە بێ چاوی لە ڕابردوو نەبێ بەڕاستی چکە چاوی لە ڕابردوو بێ دایم لەو خەم و کارە ساتەیە ئەمێنێتەوە بۆیە من تکای لێ یەکەم یعنی ژیانێکی تازە دەست پێ بکات چکە نابێت ئەو مناڵانەش بەو خەمەوە ببن بە بەشێ لەو خەمە بوون بە قوربانی پەیوەندیەکانیوان بەڵام نابێ ببن بە بارگایی بن بەو خەمانی کە ئەوان هەیەن بووە ئەوە لێبڕانی ئەوێت و ئەوە ئەرکێکە بێ دایک و باوک خۆی بیبینێ پەیوەست بەوەش لە شاری سلێمانیا شارێکە بەڕاستی خەڵک زۆر بەدەمێکەوەیە من حەزەکەم ڕوونکردنەوەم باتێکە ویستێتی ئەمە ببینی بە چێ ڕێگایەک لە ڕێکیەوە بۆ نەیتوانیوە چکە ئێمە ڕۆژانە من ئەمڕۆ پێ دەڵێم سەعات 9 چارەگاتوین بۆێرە من لە 8ەوە 5-6 ماڵی ترم کردووە خەڵکە لە دەرەوەی ڕاگەیاندن کەس نەیبینیون بەردەوام ئێمە خەریکین حەزەکەم بزانم بۆ ئەوی نەکخواانە خواسە کەسێک پێویستی بە ئێمە بێ و دەنگ و دەست و ئەوەی ئیشەکانی نەگاتە ئێمە بەڵام لە هەموو حاڵەتێکە لە شارکە گەورە ئەبێ ئەم بارودۆخانە دروستە بن گرنگ ئەوەیە ما بێ بەیەکەوە بین ئەبێ پشتمان لە یەک نەبێ پرۆژەیەک هەیە لە تووک پارێزگاری سلێمانی هیچ پرۆژەیەک هەیە بتەوێت لە ئەنجامی بین بۆ ئەوەی هیچ نەبێ بۆ هاوشێوەی ئەم جۆرە خانمانە پرۆژەیەکی لەم شوازە بیرتان لێ کردبێتەوە بیرمان لێ کردووە ڕێکخراوێکی زۆر خەریکی پشتیوانیکردنی ئەم خۆشەویستانن وە دەیان بواری ئیش دروست کراوە ئێستا ئەمەهانی ئەو خەڵکانین کە لە ماڵەکانی خۆیان کارەکەن بازاڕیان بۆ بکەینەوە لە پارکی ئازادی لە هەواری شار لە سنتەری شار لە سەرا لە زۆر شوێن ئەوەمان کردوون بۆیە من پێڵم ینی ئەبێ کارێکە بێ بۆی بتوانێت لێەوە تێکەڵی کۆمەلگا بێ مەرج نییە ئەو داهاتی لەوە دەستێکەوێ زۆر بێ بەڵام یەکەم وای لێ کاکە بەداهێنانەوە خەریک بێ نەگەر بە چلینی خەمەکانیەوە و مناڵەکانیشی چاوی لێ بکەن و بەخشی بۆ کۆمەلگا هەبێ و بەو جۆرە یعنی ئەمە توانین ئەوە بکەین بیر زۆر لەم حاڵەتانە کراوەتەوە من دڵنیا دەکەمەوە نەک بۆ ئیستا بۆ ئەم مناڵە عەزیزانەی هەیە تەمەنیان کەمە بۆ بە تەمەنەکانیش لە 5 تا 10 ساڵی داهاتوو کێشەی زۆر گەورە لە سلێمانی دروستە بێ من زوو هاوارم کردو چکە ئێمە قەبارەی خێزانمان 2.6 کەمترین مناڵمانە بێ و سیستەمی پاراستی خێزانیشمان نییە سیستەمی بەدواداچوونی هاوڵاتی و تەندروستیشیمان نییە بیمەمان نییە بەتەمەنترین ڕێژەی بەتەمەنترین خەڵکیش لە هەموو عێراقا لە سلێمانیە بۆیە لە 5 تا 10 ساڵی داهاتووە بینی ژمارەیەکی زۆر خەڵک بەتەمەنە بن نەخێزە کە سوکارەکەیەتوان بەخێویکەن نەدامەزراوی دەوڵەت دروست بووە ئێمە لەگەڵ چەند ڕێکخراوێکە قسەمان کردووە لەگەڵ کەرتی تایبەتی نیشتیمانی قسەمان کردووە
بە سپاسەوە کاک فاروقی مەلا مستەفا دەست پێشخەریەکی بۆ ئەوە هەیە ئەو خۆشەویستانەی مەسیحیەکان پرۆژێکی زۆر باشیان لە ئەڵمانیاوە هێناوە لە کورسات وا لە تەواوبوونایە بۆ 100 کەس کە تووشی زەهایبەرە بن و بۆ 100 مناڵیش کە پێویستیان بەوە هەیە بۆی کە بتوان ئەویان بکەن بەڕاستیە بێ لە ئیستا و حکوومەت بیر لەوە بکاتەوە کە ساڵانی ئایندە ساڵانی دروستبوونی کێشە کۆمەڵایەتیەکانە لە ئەنجامی ئەو تەکنۆلۆژیای هاتۆتە پێشەوە و چاولێگەری خەڵک نەمناڵێ بێت سپێنێ بەهانایە بێ نە پەروەردەی خێزانی بە نێوعێکە دوایی مناڵەکان گەورەکان پەروەردە بکەن نە حکوومەت خۆشی چۆتە ژێرباری پەروەردەکردیانەوە بۆیە کارەساتی گەورە دروستە دەستخۆش. خاتون لە کۆتاییدا ئەگەر شتێکت ما بێ و ئەگەر بتەوێ ڕوونکردنەوە لەسەر ئەوە بێ خۆت هەوڵی ئەوە دیاوە کە باسەوەت کردوتە ویستمە بچمە لای دکتۆرەڤاڵ بەڵام دکتۆرەڤاڵ جوابی ئەوەی ئەوێت لە ڕاستەوخۆ چوتەتە ئەنجومەنی پارێزگا واتە ڕۆشتویت بۆ ئەوێک یاخۆ لە ڕێگی خەڵکی ترەوە بووە تا ئێستا کوچوون بچوو بێتمە ئەنجومەنی پارێزگا نەچووم و کەسی واژنەوە بەرچاوڕوونی ماتێ بەس هەر ئەمود ئەچم و ئەم زڕۆفەی بارودۆخی منیشی تێکەوتم زۆر نییە بەسەر بەتەما بووم بچم بۆ لای یعنی ئەمیس ڕۆژێ بچم بۆ لای وەڵاهی من ئارە و ناڵم ئەڵە من تازە ژیانی خۆم هیچ ژیانی خۆم ڕۆی بەس دەگەر کەسێک لەم بەرنامەیەوە گوێی لێ بێ و هاوکاری هەر هاوکاریە بێ لە هەر ڕوویەکەوە بێ هاوکاری مناڵەکانم بکە ژیانیان هەر تۆزێ باشترکە لەم دۆخ و زڕوفەی ئێستایتیان ئەم لەبەر خاتری خواهم لەبەر خێری مانگی ڕەمەزانیش و دەستخۆشی لە ئێواکەم و بە خێراتنی کاگتۆریشەکەم و ئەرکی کێشەوە. دکتۆر یانگەر لە کۆتاییە شتێکت ما بە یاخود پامەکەت هەبێ بۆم خاتونەیان بۆ بەرنمەکە من سپاس دەکەم کە میواندارێکی ئێمەت قبول کرد. زۆر سپاس من خوشکە گەورەیە مەڵێم ئەو 25 ساڵی تەمەنی بەڕێ کردووە تەمەنێکی زۆرتری لە بەردەماماوە ئێوە ئایندەی تر چاوەڕێی ئەوەکە ئەو بەتەنیانە ئێمە هەمومان لەگەڵین و خی گەورە لەگەڵ هەموو ئەو منەوعە ئیشانەیە نێڵێت ئومێد لە دڵیا بمرێ مناڵەکانی لە بە خوێندن گەورە بکە خوێندن ئەو دەرفەتەیە کە چینی کۆمەڵایەتیە گۆڕێ هەژارەکە بە دەوڵەمەند چینەکەت لە ئاستێکەوە ئەواتە ئاستێکی تر بۆ ئەوەی بتوانێت بە میهرەبانی دایکایەتی خۆی ئەوە بکە و من دڵنیایەکەمەوە ڕۆژێکە بێت ئەتوان ئێوەم بەرنامەیە بەراوردکەن بە ژیانی چەند ساڵێکی ئایندەی ئەو کە زۆر جیاوازە بێت لەوەی کە ئیستا ئەو لەوانەیە لە بیرکردنەوە داڵغی خۆیانە بێت. دەستخۆش دکتۆریان سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست بەرنامەی میوانی تۆین بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال کۆتایی هات سوپاس کە تا ئێستا بینەرمان بوون.